کتابێکی ڕسمی جوابیمە نەدرێتەوە ئەمە ناچینەوە هۆڵەکانی خوێندن و تاقیکردنەوە. دووبارە قوتابیان و خوێندکارانی پەیمانگای تەکنیکی پیشەیی نۆڵژ لە هەولێر لە بەردەم پەیمانگاکان گرت بوونەتەوە ڕێگای سەرەکی نێو زانکۆی نۆلۆجییان گرتووە. جا دەمێت بازەوە بکەم لە چەند ڕۆژی ڕابردوو ئەمانە گرتبوونەوە کێشیان لەسەرەوە هەیە کە خۆی لە وەزارەتی خوێندی باڵا 80 قوتابی ڕێگە پێدراوە لێرە داوام بکات بەڵام لەو ڕێژەیە زیاتر قوتابی خوێندکار وەرجیراوە. جا دەمێت قسەیان لەگەڵ بکەم. قوربان سڵاوت لێ بێتن. دەمێت پێم بڵێ کێشەکەتان بەشوێ گەیشت ئەگە بیتەوە لای سپاس دەکەم. کێشەکەتان بەشوێ گەیشت ئێستا چیان بێ گوتووە؟ کێشەکە ئێمە هەتا ئێستا چارەسەر نەکرایە هەتا ئێستاکە پەراوەشی فەرمیمان لە من دەستنیە کتابەشی فەرمیمان لە من دەستنیە هەتا ئێستاکە هیچ دەنگ و باسەشیان نەبووە. ئەمە کە جاریەکە مشقۆپشانانمان کرد مەجای ئەفتەکمان پێیاندا دوای ئەفتەکە کە بڵێم دەتام دوو هەفتەی بەسەرداچەوە هەتا ئێستاکە هیچ دەنگ و باسەچیان نییە. هەموو ڕۆژە دەڵێن ئەوڕۆ ناسبێ ئەوڕۆ ناسبەی وەڵامتان دەدەینەوە. هەموو ڕۆژە بە درۆیەکی تازە و بە قسەکی هەڵبەستراوی تازە وەڵامان دەدەنەوە. ئەمە شۆمان پێ قبول نەکرا باشە دوای ئەوەی کە تا مەودای خۆیان تاوا بوو وەختی خۆیان تاوا بوو دەستمان پێکردەوەمە باشە. ئێستا بۆ خۆتان گوتان نووسراوە کراوە نووسراوە بە کوێ گەیشت؟ ئەو نووسراوە دیار نییە کە کراوە یان ناسڵن نووسراوە دیار نییە کە کراوە یان نا ئەوە تەنها قسەی پەیمانگاکەی کە کردیتیان و تاوە ئەگەر نا هیچ نووسراوە نە بە قوتابی پیشاندراوە نەوە تا بڵاویان کرۆتەوە هەمان کێشەی ڕابردووە هەمان کێشەی ڕابردووە هەتا ئێستاکە چارەسەری نییە. زۆر باشە باشە دەست خۆش بێت. ئەمە قسەیەکێک لەو خوێندکارانە جا دەمێت قسە لەگەڵێکێک لە قوتابیان و خوێندکارانش بکەم. خاتون سڵاوت لێ بێت. ئەگەر پێم بڵێ ئێوە ئەمە دووەم جارە گرت دەبنەوە قسەی چیتان لەگەڵ پەیمانگاکەتان کردووە ئەوەی کە لە ماوەی ڕابردوو کێشێتان هەبوو؟ بەڵێ ئەمە جاریە کەمینی ینی کە گرت بووینەوە وادیان پێداین لە بۆ مودەی هەفتەک و هیچ جوابەک نەبوو لۆ ئێمەمانی حتا ئیمتحانیان دانامە ئیمتحانمان ڕەفز کردەوە بای کۆدیەم هۆڵەکانی خوێندنمان کردێ مۆڵەکانی تاقیکردنەوە ئێستش لۆ جاری دووەمە ینی دیسانۆ گرت بوویتینەوە و هەتا ئەگەر ئەنجامەکی ڕسمی نەبی بە پەڕاوەکی ڕسمی ینی کتابەکی ڕسمی جوابیمە نەدرێتەوە ئەمە ناچینەوە هۆڵەکانی خوێندن و تاقیکردنەوە. باشە ئێوە ئەگەر کێشەکەتان چارەسەر نەبێتن بە نیازی چین؟ بە جارانی ئەگەر هەر چانە بیتن لەوانەیە لۆنەبەڕی یاسای ئەمە لەگەڵیان دەکەین ئەمە قسەمان لەگەر پارێزەر کردیە شتەکەمان کردێ بەس ئەوەندە ئێمەانی وەخت سەبرمان لەسەر گرتیە نەمانویستە مشکلەکە زۆر گەورەبی بەس ئەگەر بزانین هەر جوابەک نییە و ینی ڕامان دەکێشنەوە ڕۆسبەی دەکەن ئەکید ئەمە بەڕێی یاسایەوە لەگەڵیان دەجولێنەوە. باشە کۆتا قسەی پەیمانگاکە چی بۆیەوە؟ هیچ جوابێکیان نەدایتینەوە یعنی جوابە چیە نییە تەڵەبە مقنع بکاتن ڕازی بکات جوابیان نەدرێتەوە هەر ئەو ڕۆسبەی دەکەن. زۆر باشە دەست خۆش بێت. ئەمە قسەی بەشێک لەو خوێندکار و قوتابیانن کە لە پەیمانگای تەکنیکی پیشەیی داوام دەکەن ئەوان کێشەیەویانە بۆ لە ماوە ڕابردوو کە 80 کەس مافی خوێندنی لە پەیمانگاکە بووە بەڵام زیاتر لەو ڕێژەیە لێرە قوتابی و خوێندکار وەرگیراو و ئێستا داوام دەکەن و بەڵام ئێستاکە مافی کارکردن یاخود دەفتەری کارکردنیان پێ نادرێت لە سندیکاوە بۆی ئەوانیش پێیان زانیوە کە ئەم ڕێژەیە نایاساییە و کێشە لە بەردەمە خوێندکارانە دروست بووە.